ئەو کاتان باش ئەو کاتەی تۆ باش کاتۆش باش زیاتر لە تۆ دەست پێ دەکەم تەوەری ئەم ڕۆژمانە سەر دایکە بابزانم تۆ چ تێ لەسەر دایک دایک پێناسە نەکراوە دایک بڕبڕی پشتی خانەوادەکەیەتی بڕبڕی پشتی کچ و کوڕەکانیەتی بۆیە گەردایک لە ماڵێک نەبێ دڵنیا بە ئەم ماڵە وەکو مۆمێکی کوژاوەیە من ئێستا لەسەر پێی خۆم نەوەستا بووم گەردایکم نەبووایە من ئێستا کە لە قۆناغی یاسای دوو نەبووم بەڵام دایکم وای کرد بە شەو نەخوونیەوە بۆیە زۆر شانازی بە دایکمەوەکەم ئینشاڵڵە تەمەنی من بۆ دایکم دەبێتم زۆر بەڵێ ڕۆژێکە ڕۆژن هەبوو لە دایکت تۆڕەبی بەڵێ پشیماننی زۆر ئێستا سێری بکە ببینی چ پێ دەڵێ چاوم پڕ دەبێت لە ئاو دەست ناز دەکەم ئینشاڵڵە خوا دایکت پێ بڵێ چ پێ بۆ دایک خۆکە کە من ڕێگەی بیابایە کە پێم بۆت بەیە تا خۆشم بێ دایکە لێژە نەماوە 11 ساڵە بە هیوان بەس لە خەون بیبین لە خەونش نایبین شیرینم ئەیدای عشق وەبینم دوور لە تۆ من چیمەیدایە چون بژین بێ تۆ لایلایە لایلایە دەنجی نەرێمێ وانێ خۆشی کۆشیانێ ومن عشقه چونکە من سێستا نەدەتوانم لە خۆم بیبین نەدەتوانم بیری نەکەم نەدەتوانم بیری نەکەمەوە نە لە پێشتاومە کە هەز دەکەم بوونی دایکم هەموو شەوێ دەنگی دایکم لەگەڵەوەش لەلام دایک بیری بێت زۆر بێناسەناسی دایک پڕ دەکرێتەوە Gece boyunca geçmiş. Bak burada.